دوای کۆبوونەوەی وەزارەتی گەنجینەی ئەمریکا و بانقی ناوەندی عێراق هاوڵاتیان بۆ دووبەرە دابەش بوون. بەشێکیان پێیان وایە هێزی دینار لە دەسەڵاتی حکوومەتی عێراقیدا نەماوە و بەهاکەی بۆ دۆخی جاران ناگەڕێتەوە. بەشێکی دیکەشیان ئومێدیان وایە دۆخی دینار وەک پێشتر جێگیر بێت. بە بۆچوونی من دۆلار بە هیچ شێوەیەک داوەزنی ئەو ئاستی نایەتەوە بێتەوە 135 لەبەرەوەی هیچ کەسێک متمانێ بە سوودانی نەماوە. هەر ڕۆژی قسەیەک و ڕۆژی فتوفێرێک و ڕۆژ و هەڵسوکەوتێک بە ئەوەی خەڵک دۆلارەکان زوو بفرۆشی بێنێتەوە بازاڕ و کە دەستی ئەوان نەچێتە وڵاتانی دەرەوە دراوسێ. بە بڕوای من ئەو دۆلارە بەیانی هەڵدەستەوە دەگاتەوە ئاستە کە دیسان بکاتەوە قیمە خەرک بە شێوازێک دیسان دەست بە کڕینی دۆلار بکاتەوە هەرچی دیناری هەیە بکاتەوە دۆلار. هەرچی دینارێ بکاتەوە دۆلار و لە دووبارە هەڵسوکەوتێک و قسەیەک و ئیخبارێک شتێک وا دەکات دیسان خەڵکە هەمووی بفرۆشێتەوە. من یەک بەخۆم لەو کەسانم کە زەرمەندی ئەو هەڵسوکەوتەی ئەوانم بە بیر و ڕای من هیچ شتێک لە عێراق ئاسقیری نییە، ینی سەقامگیر نییە و سەقامگیر نابێتن. زۆر نیگەرانی لەو هەستان و دابەزینێ هەم لە ناحیە سایکۆلۆجیەتیمان هەم لە ناحیە کاسبکردن و معیشەتی ژیانمان لەبەرەوەی هەر کاتێک دۆلار هەستیتن برند بیتن لە ساڵح و لە بەرژەوەندی ئینسانی فەقیر و هەژار و کەم دەرامەت دانێ و لە بەرژەوەندی کاسبکارەکەش دانێ لەبەرەوەی نازانین چۆن ئیش بکەی و چۆن تعویزی ئەو شتانە بکەین. مەسەلەن ئەمتوانی ئوتیم هەیە ئەو مەوادێک کە دەهێنم بە دۆلارە ئیشکردنم بە دینارە ناتانم زیاد کەم لە ئیشەکەی خۆم لەبەرەوەی لەوانەیە هەندێک مشتری شتوهالە لە دەست بدەم کە ئەو هالەش ئیش بکەم لەوانەیە زۆر تاسیرم لێ بکاتن. خاوەن نووسنگەکانی ئاڵوگۆڕی دراو بەرامبەر بەم هەڵکشان و داکشانەی بەهای دینار و دۆلار سەریان سوڕماوە و بەرچاویان ڕوون نییە کە ئاخۆ لە داهاتوودا چی چاوەڕێی بازاڕی دراو دەکات. ئیسفادەش گەلە زۆری هەبوو تۆماتێکیان کە ئەنجامەکەی ڕاگەیاندرا تۆماتیشیان دۆلار هاتە خوارێ. طبعا عێراق ڕازی بوو بە قرارەکانی ئەمریکای دۆلار بنێرونەی دادەبەزی خاصن بەیانی مفازەئە بەڕێوەیە سوودانی بەخۆی تەسریحیدایە بەیانی ئەگەری هەیە بە 50 معاملەی پێ بکەیت چکە بەڕاستی ئەمریکا عێراقی ئابووری عێراقیدا نامڕێنی چکە ئیشی پێیتی لە بندەستی خۆیتی ڕاستی ناوێ ینی واسا شەکە بێتە خوارێ مەسلحەتی عامەیە لە هەمومان ئیسفادەی هەیە دڵنیابن خەڵک باباش بزانی ئەو دۆلارە سابت دەبی چکە سوودانی ڕازی بۆ بە قرارەکانی ئەمریکای تەواو کۆتایی بۆ وەزعەکەی دێ. تەوەقوعی بانقی مرکز زیمان لەهلا نییە نازانین چ بکە خەڵک بە خۆمان نازانین لەو معاملاتی خۆمان چ بکەین ئەوەی کە گران دەبیان هەرزان دەبی بەیانی کاتێک کە مەزادی بانقی مرکزی یەکەم ڕۆژی دەوامە یەکشەمە ئەو کات بە دیار دەکەوی ئەگەر ئەو ئیتیفاقە ڕاست بی و ئەو دیعایانێک کە براو کراویتەوە گوایە ڕێککەوتینە ئەگەر ڕێککەتبن و مەزادەکە زۆربی ئەوە سەقامگیرێک دەگەڕێتەوە تا ڕاددەچی زۆر دۆلاردا دەبەزی بەڵام ئەگەر ئەو مەزادە هەر کەم بی و هەروەکو ڕۆژانە ڕابرد و 6 میلیۆن و 7 میلیۆن دۆلاری بدا دووبارە گران دەبتەوە و لە 170ەکان دەبینینەوە. سەرباری ئەو ڕێکەوتنەش کا لە نێوانی ئەمریکا و بانقی ناوەندی عێراق هاتۆتەکایەوە بەڵام تاکو ئێستا نازاندرێت بانقی ناوەندی لە ڕۆژانی داهاتوودا چەند خستنەڕووی دۆلار زیاد دەکات ناژزاندرێت کەی بەهای دینار و دۆلاری ئەمریکی هاوسەنجی بۆ دەگەڕێتەوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.